سڵاو ڕێز و خۆشەویستیم گەیمەرانی کوردستان چۆنن؟ ژیرتان لەگەڵا بەخێر بێن بە وەرزی نوێی بەرنامەی سفر یەک ژیری. هەواڵی گەیممان هەیە، هەواڵی فیلم و سینەمامان هەیە، وایوە هەواڵی تەکنەلۆژیشم هەیە. ئەوڕۆ $10 دەبەخشمە ئێوەی خۆشەویست. چۆن ئەو $10ش دەبیتەوە؟ لایکی ڤیدیۆ بکە، سەبسکرایبی چەناڵ لەبیر مەکە و کۆمنتێکی بە ئارەزوی خۆت بنووسە. هەر یەکێکتان ئەو سێ بکە من دەیدۆزمە و هەفتەی داهاتوو $10 پێشکەش دەکەم. چەناڵێکی دیکەش $10 دەبەخشێتە ئێوە. ئەویش چەناڵی کورد فۆکسە. دەتوانم بۆ خۆتان بە خۆڕایی $10 دیکەش قازانج بکەن. لینکی ئەو چەناڵم لە دیسکریپشن داناوە. سەردانی ڤیدیۆیەکەی بکە، سەبسکرایبی چەناڵەکەی بکە، لایکی ڤیدیۆیەکە بکە، لە کۆمنتیش بنووسە لەلایەن ژیرەوە هاتوون. دەبنە خاوەنی $10. چتان دەوێت؟ لە یەک ڤیدیۆ $20مان کردە دیاری. با دەست بە هەواڵەکانی ڤیدیۆ گەیم بکەن. هەرێکە لە یاریەکان ڕێکسێت باتڵفیلد 5 و ستراندد دیپ لەسەر پلیستیشن پلس لە مانجی 5 بەردەستم بۆ گەیمەران. ئەمانەش یاریەکانی Xbox Live Golden کە گەیمەران تۆزێک لی ناڕازینە، بەڵام یاریەکانی جەمپ فۆرس، نیۆ و ستریت ئۆف ڕیج 4 لەسەر پلیستیشن ناو بەردەستن لە مانگا و هەریەکە لە یاریەکانی Red Dead Online، FIFA 21، Final Fantasy 2 و چەندین یاری دیکەی نایاب لەسەر گەیم پاس بەردەستن بۆ مانجی 5. مایکرۆسۆفت $10 میلیارد دا دیسکۆرد، بەڵام دیسکۆرد وتی نا حەزم لە پلیستیشنە. بەڵێ هاوڕێیان و خۆشەویستانم بۆ فەرمی دیسکۆرد و پلیستیشن لە مەودووە لە ناو یەک پێخەف بێکەوە دەخەون. سۆنی بڕێک پارە واتە چەند $1 ملیۆن لە ناو دیسکۆرد سرف دەکات. لە بەرامبەریشدا دیسکۆرد وەکو تاکە ڕێگە بۆ قسەکردن لە نێوان گەیمەران، وەکو بەرنامە لە ناو پلیستیشن 4 و پلیستیشن 5 و ئەپی پلیستیشن بەردەست دەبێت. پیرۆزە لە گەیمەرانی پلیستیشن. نازانم بینیتان یاخودنا پلیستیشن پێڵاوێکی زۆر سەرنجڕاکێشی بڵاو کردەوە. نرخەکەی $120 یەکجار زۆرە، بەڵام نازانم دەتوانم بیکڕم یاخودنا بەس بلۆگوی ناکی لەسەر لەگە پلیستیشن لەوانەیە ئەگەر بەدەستم کەی بتوانم دانەیەک داوا بکەم بۆ ئەنبۆکسی بکەم لە بۆ ئێوەی خۆشەویست. Resident Evil 8 بە فەرمی خەریکە بڵاو دەبتەوە یاخود بڵاو کرایەوە لە سەرجەم کۆنسۆڵەکان بەردەستە. بە کورتی چیرۆکەکەتان بۆ باز دەکەم بەبێ سپۆیل. دوای 3 ساڵ لە ڕووداوەکانی Resident Evil 7 دەست پێ دەکات. ئیثن وینتەرز وەکو پاڵەمان دەگەڕێتەوە. ئیثن 3 ساڵە لەگەڵ هاوژینەکەی خۆی میا ژیان بەسەر دەبن لەگەڵ کچەکەی خۆیان بە ناوی ڕۆزماری. کاتێک کریس ڕێدفیلد لە ناکەوە پەیدا دەبێت کچە بچووکەیان دەڕفێنێ بۆ گوندێکی ئەوروپی. ئیثن گەشت بۆ ئەو گوندە دەکات. ئەو گوندە لەلایەن 4 جۆری جیاواز لە لۆرد داگیر کراوە و بەڕێوە دەبرترێ. هەر یەکیان کۆنتترۆلی ناوچەیەکی خۆیان دەکەن لە گوندەکە. لەیدی دیمیستریکو خوێن مژێکی گەورەیە لەگەڵ کچەکانی لەناو قەڵایەک دەژین. کارل هایزنبرگ گروپێکی پیاوی گورجی بەڕێوە دەبات لەناو کارگەکە ژیان بەسەر دەبن. سالڤاتۆری مۆریۆ هەندێک پەری دەریا لە کەنار دەریایەک بەڕێوە دەبات. دۆنۆ بێنڤیتۆ قەڵایەکی تایبەت بەخۆی هەیە و بەڕێوەی دەبە لەگەڵ ئاژەڵێک بە ناوی ئانیژە. سەرجەم خانووەکان، سەرجەم قەڵایەکان وەڵامی یەک ئافرەت دەدەنەوە و گوێ لەو ئافرەتەش دەگرن بە ناوی دایکە میراندا کە تەواوی گوندەکە بەڕێوە دەباو. لەلایەن خەڵکی گوندەکەەوە دەپەرسترێ و ڕێزی لێدەگیرێ. لە هەواڵێکی فەرمیدا ستودیۆی ئایۆ ئینتراکتیڤ ڕایگەیان لە ڕێکەوتنی نوێیان لەگەڵ مایکرۆسۆفت خەریکی بەرەمێنانی یاریێکی تایبەت دەبن بۆ Xbox. هەرچەندە زانیارێکی ئەوتۆ نازانین لەسەر ستایڵی یاریەکە یان کە یاریەکە بە فەرمی دەزە بەرەمێنان دەکات، تەنیا دەزانین ئەو یاریە فانتەسی دەبێ و ستودیۆ ئایۆ لە دوای هیتمان 3 خەریکی جیمز بۆندی نوێ دەبن. واتە دوای بڵاوکردنەوەی جیمز بۆند اینجا ئەو یاریە تایبەتی Xbox بەرهەم دەینن کە یەکجار دڵخۆشی کردیمەوە. ئێستاوە بزانم کاتی ئەوەیە کە بچم Xboxەکی بکڕم لەبەرەوەی عاشقی یاریەکانی هیتمانیمە. بە فەرمی کۆمپانیای ئاکتیڤیژن ڕایگەیان Call of Duty ئەم ساڵ لەلایەن ستودیۆی Sledgehammer بەرهەم دێ. ئەو ستودیۆی کاتی خۆی یاریەکانی Call of Duty World دروست کرد. پێشبینیش دەکرێت یاری نوێیەکەی ئەم ساڵ هەر لەسەر جەنگی جیهانی دووەم بێ یاخود باسی تۆزێک دوای جەنگی جیهانی دووەم بکە. هەرچەندە لە هەفتەکانی ڕابردوو دەنگۆیەکان باسییان لەوە دەکرد کە یاریەکە مۆدی چیرۆکی نابێت، تەنیا ئۆنلاین دەبێت و ڕیماستەری مۆدرن وارفەر 2 دەبێت یا مۆدی مەڵتیپلەیەرەکەی. بەڵام بە پێی پۆستێکی ستودیۆی Sledgehammer بێ لە تویتەر پێدەچێت یاریێکی تەواو نوێی Call of Duty بەرهەم بێرن. نازانم دڵخۆشن یاخوددا من وەکو خۆم ئەم یاریەکانی Call of Duty ساڵ ڕابردوو بۆ خویەکە نازانم چ پێ. زیاتر لە 100,000 گەیمەر واژویان لە ماڵپەڕی چینج کۆ کردەوە تاوەکو بەشی دووەمی یاری Days Gone بەرهەم بێنن کە لە هەفتەی ڕابردوو بڵاو کرایەوە سۆنی ناوێ ئەو یاریە دروست بکات، چونکە هەندێک جار سۆنی وەکو منداڵی عاجەکان دێت تەنیا دەڵێ لاچۆ نامەوێ بەسە. باتڵفیلدی نوێ خەریکە ئاشکرا دەکات. هەرچەندە پێشبین دەکرێت لەو هەفتەیە ئاشکرا بکرێت، بەڵام نازانم کێ بزەبەت ئاشکرا دەکرێت. چەند سکرینشۆتێک بڵاو کرایەوە کە گوایە ئەوە سکرینشۆتی یاری باتڵفیلدی نوێنە یاخود باتڵفیلد 6، بەڵام بزەبەت نازانین. ئەگەر زانیاری نوێ هات بێگومان من لەوەی ئاگادارتان دەکەمەوە، بەڵام چاوەڕا من لەو هەفتەیە ئەکید بن لەوەی ترەیەرێک دەبینین.
بەپێی نوێترین لە دوانی ڕۆکستار بێ. ئێستا کۆمپانیا ڕۆکستار بە فەرمی خەریکی دامەزراندنی خەڵکی ئاساییە لە بەریتانیا بۆ تێستکردنی یاریە کە نازانی یاریەکەش ناوی چیە. بەڵام بەپێی لێدوانی کەسێک بێ کە ناوی خۆی تۆمار کردووە و بڕی 1300 پاوەندی لە ڕۆکستار وەرگرتیە تەنیا توانیوێتی بڵێ یاریەکە نوێیە. جا گەیمەران مێشتیان بێگومان هەمووی لەدەستدا دەڵێن خۆ ئامادەکردنی ڕۆکستارە بۆ یاری GTA 6 منیش دەڵێم لەوانەیە بەڵام لەوانەشە بۆ بوڵی ریمیک بێ یاخود بوڵی نوێ یان بوڵی ریماستەر چونکە ڕۆکستار بە فەرمی لەو هەفتەیە 3000 لۆگۆی بازرگانی بوڵی نوێ کردیتەوە تاوەکو هیچ کەسێک نەتوانێت یاری یاخود فیلم بەو ناوە بەو لۆگۆیە دروست بکە. ئەنگۆ دەرێنچە لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن. God of War Ragnarok تقریبا بۆ فەرمی هاوڕێیان کە یاریەکە باسی کات و زەمن دەکات واتە گەشتی کاتی تێدایە بەپێی وێنەیەکی نوێ بێ لەلایەن کۆڕی باڕۆک دەرهێنەری یاری God of War 2018 سەرجەم کارکتەرەکانی یاریەکە لەسەر مێزێک دانیشتون گەرسەیری دواوە بکەین دەزانین ئەو کابرایە ثۆرە و ئەوەش مارە گەورەکە یاخود سەرپنتەکەیە لە دەرگاکەوە یاخود لەو پەنجەرەیە دیارە ئەوەش ئەو مانایە دەدا ثۆر و مارە گەورەکە چینڕۆکی ئەو جارە دەبن. پێشتریش کۆڕی وتبووی دەیانەوێ گەشتی زەمن لەناو God of War تاقیکەنەوە و کاتی خۆشی لە God of War Play 2 هەمان شتیان ئەنجامدا. بۆیش خۆتان ئامادەکەن بۆ بینینی چۆنێتی دروستبوونی ئەو مارە گەورە کە پەیوەندی بە لۆکی یاخود ئەیتریەس کریتۆسی هەیە وەروە پەیوەندی بە ثۆریەوە هەیە. ئامادە بن پێم وایە 100% ترێلەری God of War لە هاوینی ئەو ساڵ دەبینین. گەیمەران دەڵێن ریتەرنال یەکزار قورسە منی ژەشێکم لەوانە ئەو یاریە ئۆتۆسەیڤی نییە دەبێت 3 بۆس فایت بکەیت واتە 3 بۆس بکوژی 3 دنیا ببڕی اینجا یاریەکە سیف دەبێت گەرنا بمری دێوە سەرەتای یاریەکە کە ئەوەش گەیمەرانی یەکجار تووڕاکردە چکە 3 ساعت یاری دەکەی بمری دێوە بیدێت. ئیڤنتێکی نوێ لە ناو یاری ڕینبۆ بەردەستە بە ناوی ئەپۆکڵپس یەکجار سەرنجڕاکێشە لەو ئیڤنتە کۆمەڵە شتێک بە گەیمەران دەدرێت گەر حەز دەکەن بڕۆن بەشداری بکەن لەسەر کۆنسۆڵ و پیسی بەردەستە ئێستا و ئیڤنتە. کارکتەرێکی نوێ بۆ یاری Watch Dogs زیاد دەکرێت دەتوانێت کۆنتترۆلی مێشی NPCەکان بکە ئەو یاریە زۆر خۆشە. من ریڤیم لە بۆی کردیە بەڵام نە ڤیدیۆیەکەی من ڤیو هەیە نە ئەو یاریەش. بەپێی دۆکمنتێکی دزە پێکراو بێ کۆمەڵە پەرەپەدرێکی ناو Xbox باسی یاری The Last of Us 2 دەکەن. دەڵێن سیستەمی تاقیکردنی یاریەکە زۆر باش نییە بەڵام تەنیا ستودیۆ Naughty Dog دەتوانێت ئەو چیرۆکە نایابە بەو شێوەیە دروست بکە. ئەمنیش دەرێم بێگومان دەتوانن ئەنگۆش دەتانن ئەگەر ئەو سمتە گەورەتان بجوڵێنن ئەو هەموو پارەی مایکرۆسۆفت بە خەسار نەدەن یەڵا ئەبتارمان دەوێت ئەو ساڵ Xbox دەمانەوێت یاری نوێ وام لێ بکە Xboxەکەی بکڕم. هاوڕێیان تقریبا بۆ فەرمی یاری ستۆکر 2 بڕیار لەسەر Xbox و PC بڵاو بکرێتەوە بەڵام دواتر لەوانەیە دوای 3 مانگ لە بڵاوبوونەوەی بۆ PlayStation 5 بەردەست بێت. بەپێی هەواڵێکی دزە پێکراو بێ واتە یاریەکە ئەکسکلوسیڤی کاتی لەسەر Xbox. چەند دیمەنێکی نوێی یاری Elden Ring دزەی پێکرا پێشبینی دەکەین ڕاستی بی پێشتریش دیمەنی دیکەی دزە پێکراومان بڵاو کردەوە لە بەرنامە فرێکشیدی تاوەکو ئێستاش دی Xbox یەکەم ترێلەری گیمپلی ئەو یاری دەبینین واتە لە مانجی 6 خۆتان حازرکەن. ئاگاتان لێ Apex Legends خۆش بووە مۆدێکی 3 بەرامبەر 3 یاریزانی دانەیە زۆر خێرەیە خۆشە لە سیزنی نوێ کارکتەرێکی نوێشیان زیاد کردیە بە ناوی ڤالکری کە ئەوەندە ناوەکی خۆشە ئەوەندە جوانە خەریکە عاشقی دەبێت. چەند ڤیدیۆیەک بڵاوکراوەتەیدا ئەکتەر جانکارلۆ ئێسپەسیتۆ نیشان دەدات لە کاتی تۆمارکردنی موشن کاپچەر دوموچاوی بۆ ڕۆڵجێڕانی لە ڕۆک و ڕۆڵە خراپەکارەکەی یاری Far Cry 6 ئەمن وەکو مندارێکی دووسارانم کە ئەو یاریم دەبێت تکە نازانین کەی بڵاو دەکرێتەوە بەڵام پێشبین دەکەم لە پاییزی ئەو ساڵە یاریە بە فەرمی بڵاو بکرێتەوە. هاوڕێیان لە کۆتاییدا چەند ڕۆژێک مایە لە چواردەی ئەو مانگە کۆڵێکشنی یاری Mass Effect Legendary بڵاو دەبتەوە کە بەشی یەکەم و دووەم و سێم لەخۆ دەگری زۆر حەز دەکەم و بێگومان دەشیان کەم کواڵەتی و گرافیکی یاریەکە ڕیماستەر کراوەتەوە. ئۆکەی گەیم بەسە باسی فیلم کەین مارڤل بەرواری دەرچوونی تۆنە فیلمێکی نوێ ئاشکرا کرد با دیسیش لەسەر عەقڵی خۆی ئێستای بەردەوام بی بابزانم چی بەسەردێ خاستان ئێستا بەبێ زاک سنایدەریش کار دەکات. فیلمی سپایدەرمان No Way Home لە مانجی 12 2021 لە سینەماکان نمایش دەکرێت. دۆکتۆر سترێنجی نوێ لە 25 مانجی 3 2022 بڵاو دەکرێتەوە. Thor Love and Thunder لە 6 مانجی 5 2022 بڵاو دەکرێتەوە. Black Panther Wakanda Forever واتە بەشی دووەمیەتی لە مانجی 7 2022 بڵاو دەکرێتەوە و کارکتەری سەرەکی کۆچی دوایی کردووە لە فیلمەکەش بێگومان باسی دەکەن. فیلمی The Marvelous لە پاییزی 2022 بڵاو دەکرێتەوە. بەشی سێمی Guardians of the Galaxy لە مانجی 5 2023 و جیمز گان ڕناوەستی لە DC فیلمی The Suicide Squad هەیە لە مارڤڵش گاردیانسی نوێی هەیە هەرچەندە جیمز گان وتی ئەوە دوایین فیلمی گاردیانز دەبی کە پێم ناخۆشە Ant-Man and the Wasp Quantumania لە هەفتەی مانجی 2 2023 بڵاو دەکرێتەوە. DC مەقسەدم یعنی مارڤڵ ڕاوەستانی نییە.
سۆنی جارێکی دیکە دەستکاری بەرواری نمایشی فیلمی مۆربیەسی کرد. ئەو فیلمە باسی دروستبوونی خراپەکارەکەی سپایدەرمان دەکا کە خوێن مژە و جێرارلیتۆ ڕۆڵەکەی دەجێڕی کە ناوی مۆربیەسە. ئێستا بڕیارە ئەو فیلمە لە مانجیەکی 2022 لە سینەماکان نمایش بکرێت. وا چەند وێنەیەکی نوێی فیلمی A Quiet Place Part 2 بڵاوکرایەوە. ئەگەر ئەو کۆڕۆنایە نەفرەتێ نەبایە لێی گەڕابین ئێستا ئەو فیلمەمان بینی بوو و بڕیارە ئەو فیلمە لە هاوینی ئەو ساڵ ببینین ئەگەر جوانەخرێت. بە باسی لوسفەر بکەین. ترۆیلەری بەشی دووەمی وەرزی پێنجەم بڵاوکرایەوە. باوکی لوسفەر و ئەمانە دیڵ دێت لەسەر مێزی ناخواردن دەیەوێت کێشەی ئەو شەیتان و فریشتەیە چارەسەر بکات. لەم مانگا لە نێتفلیکس سەرجە مەڵقەکانی بڵاو دەکرێتەوە. هاوڕێیان لە کۆتاییدا دووەم ترۆیلەری وەرزی پێنجەم خۆشترین زنجیرەی ئەنیمەیشنم بڵاوکرایەوە. ریک ئەند مۆرتی کە یەکجار نازدار دیارە. چەندە چاوەڕێم وەرزی پێنجەمی ریک و مۆرتی لە هاوینی ئەو ساڵ ببینم. بینە سەر تەکنۆلۆژیا دوو هەواڵم هەیە. یەکەچیان ئەپڵ بەتەمایە ئایفۆن فۆڵدی بڵاوکاتەوە. هاوڕێ ناسەماگەدارن یاخودنا بەپێی ئەو کابرایە قسەی و کابرای کۆ منچی یاخود منچی کۆ کە کابرایەکی تایوانی تایلندیە زۆر زیرەکە لە پێشبینیکردنی بەرەمەکانی ئەپڵی دەڵێ تاوەکو 2023 ئەپڵ مۆبایلێکی فۆڵدەبڵ واتە نوشتاوە بڵاو دەکاتەوە و پێشبینیش دەکرێت 20 میلیۆن دانەی لێ بفرۆشی کە ژمارەیەکی خێڵیە. واروها سامسونجیش خۆی ئامادە دەکات لە بڵاوکردنەوەی گەلاکسی فۆڵدی نوێ یاخود زی فۆڵدە واروها ئەوشتانیکەکەی لە ناوەڕاست دەشتێتەوە نام زۆر ئەنتیکەیە هەردوو مۆبایلی بڵاو دەکاتەوە و پێشبینی دەکرێت تاوەکو پاییزی ئەو ساڵ هەردوو مۆبایل بگاتە بازار و هەواڵەکەشمە سەرەوەیکەوە دەڵێن نرخەکەی تۆزێک هەرزانتر دەبی تاوەکو زۆربەی خەڵک پێی بکڕێت. خۆشەویستانم ئەوەش وەرزی نوێی بەرنامەی سفر یەک ژیری وەکو وتم باشترین بەرنامەی هەواڵەکانە لە یوتیوب. هیوادارم سوودی لێ وەربگرن. لایک و سەبتکە لە بیر مەکەن و هەفتەی داهاتوو برابەی $10 لە چەنەڵەکەی خۆم دادەنێم. واروها $10 چەنەڵی کورد فۆکس ئاشکا دەکەم بۆیە تکا دەکەم هەردوو ڤیدیۆ هەم ئیمن هەم ئی کورد فۆکس لایک و سەبسکرایب و کۆمنت لە بیر مەکەن با ناوتان بنووسین. هەمووتانم خۆش دەوێ درنەنگۆ ئیدی هەموو پێنجشەمان چاوەڕوانی بەرنامەی سفر یەک ژیری بکەن. هینایتمە پێنجشەمە بەو شێوازە پێشکەشتان دەکەم. هیوادارم سوودی لێ وەربگرن. لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت. لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم.